پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەت هێرێمی کوردستان بربەستە سیاسیەکانی تێپەڕاند و تەنها ڕێکارە یاساییەکانی ماوە بۆ دروستبوونی حکوومەتێکی نوێ. ئەمانگاوە نوێیەش با ڕێکەوتنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان چووە پێشەوە. پەرلەمانی کوردستان کۆ دەبێتەوە. دەنگ لەسەر پێشنیاری یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و هەمواری شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم تا پەسەندکردنی دەستور دەدات. هیچ بربەستێک نەماوە بۆ ئەوەی ئێمە کۆ نەبینەوە و خوێندنەوەی سێم ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان بڕیاردا لە ڕۆژی چوارشەم دەکرێت. کۆمەڵێک پێشنیار کراوە لە خوێندنەوەی سێم دەنگی لەسەر دەدرێت. ئەگەر ڕێکارە یاسایەکان بە هیچ گرفتێک بچن بەڕێوە، ئەوە هەڵبژاردننی سەرۆکی هەرێم کەمتر لە 15 ڕۆژی پێویستە تا سوێندی یاسایی بخوات لە پەرلەمانی کوردستان و دەست بە هەنگاوەکانی پێکردانی کابینەی نوێ بکرێت. بابەتەکە تەنها مەسلەی کات دەبێت لە دوای ئەمە کەمە لە دوای پەسەندکردنی ئەم یاسایە کە دەنجی بەدەست هێنا ئەم پرۆژەیە دەسەڵاتەکە تاوەکو ئێستا لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە ماوە کە یاساکە دەربچوێنێت بە شێوەیەکی فەرمی و لە ڕۆژنامەی وەقایعی کوردستاندا بڵاو بکرێتەوە. بەگشتی ئەگەر زیاتر لە کاندیدێک هەبێت ئێمە پێویستیمان بە 10 بۆ 12 ڕۆژی تر دەبێت لە دوای دەرچوونی یاساکە کە سەرۆکی هەرێم هەڵبژێرێ. دوای گەیشتنە ڕێکەوتنی لایەنە سیاسەکان لەسەر بەرکەوتەکانیان لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستان هەنگاوەکانی دروستبوونی حکوومەت خێراتر بوون و چاوەڕوان دەکرێت لە ماوەیەکی زۆر زوودا کابینەی نوێم پێک بێندرێت. ئەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.